ئەو پزیشکەی لە شەقامی سالمی سلێمانی لە مەرگ گەڕایەوە سکاڵا لەسەر بەرپرسێکی باڵای یەکێتی تۆمار دەکات و باوەڕیشی وایە ڕوونکردنەوەکەی پۆلیسی سلێمانی دوورە لە ڕاستیەوە و دەژڵێت سەندیکا و تەندروستی لەلایەن حزبەوە سڕ کراون بۆیە ناتوانن هیچ هەڵوێستێکیان نەبێت. دکتۆر بەختیار ئەمین بارام پسپۆڕی ئێسک و شکاوی دەڵێت لە شەقامی سالم سێ کەس بە ناوی بەرپرسێکی باڵای یەکێتیەوە سەرڕێگەیان لێگرتووە و بە ناوی ئەو بەرپرسەشەوە ویستویانە بەدەمانچە بیکوژن، بەڵام بە هەوڵی خۆی و ئاسایش و هێزەمنیەکان لەو شوێنە لە مەرگ دەربازی بووە. دکتۆر بەختیار سکاڵا لەسەر ئەو بەرپرسەی باڵای یەکێتی تۆمار دەکات و باوەڕشی وایە ئەوانەی ویستویانە ئەو بکوژن لای ئەو بەرپرسە داڵدەدراون، هەر بۆیە تا و کاتەی تۆمەتبارەکان ڕادستی دادگا نەکرێن سوورە لەسەر سکاڵاکەی. دوانیان بە نەسی وتیان کەوا ئێمە جەماعەتی وە لە بەرچاوی خۆشمان چوونە ماڵی کەنەوە و تا ئێستا ژەماڵی کە ئێستاش لەم دەقەیە وەکو کەسایەتێک ڕێزم بۆی هەیە لە ماڵی ئەوە تەقە کراوە تاوانبارەکان چونەتە ماڵی ئەو و بە قسەی ئاسایشەکان و هەموو داتاکانی پۆلیس کەوا لە ماڵی ئەوان و جەنابی تەسلیمان ناکە بیەوێت من بتوانم پاشەکشێ لەمە بکەم تەنها کارەکەوەی کەوا ئەو تاوانبارانە تەسلیمی یاسا بکات و پۆلیس و ئاسایش بکات. وتەبێژی پۆلیسی سلێمانی بۆ پەیاموتی ئەوەی پێشتر ڕوونیان کردووەتەوە تەنها لێکۆڵینەوەی سەرەتایی بۆ و فەرمانی گرتن بۆ تۆمەتبارەکان هەیە. هەرچەندە دکتۆر بەختیار ڕوونکردنەوەکەی پێشووی پۆلیس بە ناڕاست دەزانێت و دەڵێت پۆلیس لە کاتێکدا ناتۆمەتبارەکانی دەستگیر کردووە و نەوتەی ئەویشی وەرگرتووە چۆن دەزانێت کێشەکە لەسەر چی بووە. جەنابی وتەبێژی پۆلیسی فەرمی سلێمانی ڕوونکردنەوەی داوەکەوە ڕووتاوەکە لەسەر کێشەی سیارە بووە. من حەز ئەەکەم بە جەنابی بەڕێزی ڕاگەێنم چۆن گەیشتە ئەو نەتیجەیە کاتێکەوە خۆیان ئەڵەن کامێرەکان تەجیلی نەکردووە و تا ئێستا ڕوونکردنەوەی لەگەڵنا نەکردووە تا ئێستا تاوان بارەکان دەستگیر نەکراون چۆن گەیشتە ئەو نەتیجەی کەوا جەنابی باسی ئەەکە ئەوە یەکەم جار قسەی لەگەڵ من و تاوانبارەکان بکردە ئەو ساکە بگەیشتە نەتیجەیە. ڕووداوی هەوڵی کوشتنی دکتۆر بەختیار ئەمین لەسەر شەقامی سالم و لە دەرەوەی نۆرینگە و نەخۆشخانە بووە، هەر بۆ یاوەش بووەتە پاساوێک بۆ سەندیکای پزیشکان کە وەک پێویست بەدەم دۆسیەکەوە نەبیندرێن کە دکتۆر بەختیار باوەڕی وایە سەندیکا و تەندروستی لەلایەن حزبەوە سڕ کراون بۆیە ناتوانن هیچ هەڵوێستێکیان هەبێت. موسساتی ئێمە شەلەل کراوە، بەنج کراوە، باشە لە هینا ئێژنە ئەو کەسانی کەوا لەو کارمەندانێکەوە دکتۆرەکانی دکتۆرە بەڕێزەکانە دکتۆر بەڕێزەکانی ناو سندیکە هەموو کەسی بەڕێزن بەڵام تەخدیر کراون شەلل کراون و سڕ کراون ناتوانن هیچ ئیجرعاتی بکەن. بەپێی زانیاریەکانی پەیام دۆسیەی هەوڵی کوشتنی دکتۆر بەختیار دەگەڕێتەوە بۆ کێشەی دەرمان و پێشتر بەهۆی خراپی دەرمان لە نەخۆشخانەیەکی هەلیدا دکتۆر بەختیار سکاڵا لەسەر کۆمپانیایەکی هێنانی دەرمان تۆمار کردووە کە بە ئاگاداری خودی وەزیری تەندروستی لیژنەی تایبەت پێکێنراوە. لە ئێستاشدا خودی دکتۆر بەختیار نازانرێت بۆچی دەبێت سێ کەس بە ناوی بەرپرسێکی باڵای حزبەوە هەوڵی کوشتنی بدرێت کە وەژوای کردووە گیانی پزیشک و ئەمنیەتی پزیشک لە مەترسیدا بێت بە تایبەتەوانەی دەنگ لەسەر خراپی دەرمان و خزمەتگوزاری تەندروستی دەردەبڕن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.